یا لە عێراق دەربارەی عێراق دەڵێت جەنگی یەکەمی کەندا و هەلێکی زێڕین بوو بۆ درەوشانەوەی کەناڵی CNN جەنگی ئێستای عێراقیش بە هەمان شێوەیە بۆ ڕووداو. جەنگی یەکەمی کەندا و هەڵێکی زێڕین بوو بۆ درەوشانەوەی کەناڵی CNN جەنگی ئێستای عێراقیش بە هەمان شێوەیە بۆ ڕووداو. ئەمە گوتەی دەنکین گلستانی نێردراوی کەناڵی NBC ئەمریکیە لە عێراق. گلستانی دەڵێ هەموو میدیا جیهانیەکان چاوەڕوانی ڕووداون بۆ دەستکەوتنی دوایین زانیاری لەسەر بەرەکانی جەنگ لە دژی چەکدارانی داعش. بە قسەی ئەو ڕۆژنامەنووسە دەردەکەوێت کە جێگەی سەرسوورمان نییە کە هاونیشتمانیان دەبینن کە کەناڵی CNN ئەمریکی کە ڕووماڵی چەندین جەنگی کردووە. ئێستا دەڵێ ڕوودا و گوتی فڕۆکە ئەمریکیەکان هێرشیان کردوتە سەر بنکەکانی داعش لە نزیک مووسڵ. پاچەند کاژێرێک سکرتێری ڕۆژنامەوانی پنتاگۆن دەڵێ بەڵێ فڕۆکەکانمان 14 هێرشیان کردوتە سەر داعش لە نزیک بەنداوی مووسڵ. تۆڕی میدیای ڕوودا و لە ڕێگەی پامنێرەکانمان لە بەرەکانی جەنگ توانیمان ڕووماڵێکی پڕ زانیاری بکەین کە بۆتە سەرچاوەیەک بۆ میدیای جیهانی و نێوخۆ و ئەو کەسانی لە هەر شوێنێک چاوەڕوانی هەواڵی جەنگن لە عێراق. پامنێر و ڤیدیۆ و هەواڵەکانی ڕوودا و لە گشت میدیا بەناوبانگەکانی جیهان ڕۆژانە دەبیسترێن و دەبینرێن. راپۆرتی پامنێرەکانمان بوونەتە بابەتی هەواڵ و تەنانەت ڕاپرسی میدیای جیهانی. کاتێک هاوکارمان هونەر ئەحمەد لەسەر پردێکی بۆم ڕێژکراو دەیەوێت قسە بکات لەگەڵ چەکدارانی داعش میدیا جیهانیەکان بە گرنگیەوە لی دەڕوانن و ڕۆژنامەیەکی بەریتانی دەیکا بەڕاپرسی ئایا ڕۆژنامەنووسەکەی ڕوودا و ئازایە یان بێمێشکە. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی ڕوودا وەکو سەرچاوەیەکی گرنگ تەماشا دەکات و ڤیدیۆ و بابەتەکانی بەکاردێنێت لەسەر یەکێک لە ڤیدیۆکان دەنووسێت. A brave move واتە هەنگاوێکی ئازایانە. یەکەم جار نییە کەناڵی CNN ڕووماڵی جەنگ دەکات و خاوەنی ئەزموونێکی گەورەیە. پەیوەندیەکی فراوانیشی هەیە بەڵام ئەم جارە CNN چاوی لە ڕووداوە. پەیامنێری ئەو کەناڵە ئەمریکیە لە عێراقەوە پەیوەندی دەکات و باسی ڕەوشی جەنگ دەکات دەڵێت. لە دوایین زانیاریدا ڕوودا و دەڵێ فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا چەند بنکەیەکیان لە نزیک بەنداوی مووسڵ بۆمباران کرد. میدیاکانی جیهان هەموو ئەم بابەتەیان وەرگرت. ئەوەی متمانی ڕووداوی زیاتر کرد دوای چەند کاژێرە گوتەبێژی پنتاگۆن بە فەرمی هەواڵەکەی پشتڕاست کردەوە و متمانی ڕوودا و لە نێو میدیا جیهانیەکان زیاتر بەرجەستە بوو. کەناڵی NBC ئەم جارە بە چڕی ڕووماڵی جەنگی عێراق دەکات. لە ماڵپەڕەکەیان ڤیدیۆ و پەیامنێرمان هێڤیدار ئەحمەد دانراوە کە باسی تراژیدیای ئاوارەکان لە چیای شنگال دەکات و لە ناو فڕۆکەوە وێنەکان دەگوازرێنەوە. هەروەها ئەم کەناڵە ئەمریکیە لە زۆر شوێن ڕووداوی وەکو سەرچاوەیەک وەردەگرێت و ڤیدیۆ و گفتوگۆکانی پەیامنێری ڕوودا و لەگەڵ چەکدارانی داعش بڵاو دەکاتەوە. میدیاکانی بەریتانیاش بە هەمان شێوەی ڕوودا وەکو سەرچاوەیەکی سەرەکی بەکاردێنن. کەناڵی BBC بەناوبانگە بەوەی کە هەواڵی بەپەلا دانانێ تا زۆر دڵنیانە بێ. بەڵام ڕوودا وەکو سەرچاوەیەکی هەواڵە بەپەلەکان وەردەگرێت. ڕۆژنامەکانی تەلەگراف و گاردینیا و میرۆر بە هەمان شێوە. ڕۆژنامەی میرۆر ڤیدیۆکەی هونەر ئەحمەدی داناوە و ڕاپرسی بۆ کردووە کە ئایا ئەم پەیامنێرەی ڕوودا و ئازایە یان بێمێشکە. ڕۆژنامە عەرەبی و ئەوروپی و تورکیەکانیش ڕۆژانە سوود لە ڕوودا و وەردەگرن. هەروەها ئاژانسە جیهانیەکان وەکو ڕوێتەرز وێنەکانی ڕوودا و دەکڕن و هەندێک جار بەکاریان دەهێنن. بۆیە ڕوودا و یەکەمی بێ ڕکابەرە و شانبەشانی میدیا جیهانیەکان دەڕوات. هەواڵی هێرشە فڕۆکە ئەمریکیەکان لە مەخموور و بەنداوی مووسڵ، گواستنەوەی ئازاری ئاوارەکانی چیای شنگال و بەرەکانی جەنگ لە جەلەولە و مەخموور بۆ یەکەم جار لە ڕوودا و بڵاو بووە. میدیای نێخۆ و جیهانیش بەدوایدا هاتن.